الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز خۆشەویست گەیشتمەوە لەم شوێنەیە کە تایبەتە بەو باسە گرنگەی کە ئێمە دوو ئەڵقەی بۆ تەرخانەکەین. ئەڵقەی یەکەمی ئەم شەو و ئەڵقەی هەفتەی داهاتووش ئینشاءڵڵا باسی بانگدان، شێوازی بانگدان، چۆن سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بانگ بوترێت و ئایا ئاواز و دەنگ و ڕاهاتن هەیە بۆ بانگدان کە ئێمە لەم شوێنەیە کە تایبەتە بە ئەوەی کە شێوازی بانگ و بانگوتن و دەورە و تەدریبکردن لەسەر بانگدان و ئەم گەنجە جوانانە و ئەو پیاوە بەڕێزانی تر بە هەمان شێوە هاتوون تاوەکو فێری ئەوە بن چۆن ئاوازی بانگدان و چۆن ئەم سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زیندوو بکەینەوە و لە هەموو لای فەقیها گەورەکانی ئیسلام چۆن باسکراوە و گرنگی بانگدان چییە. فەرموون ئەڵقەی ئەم شەومان بەشی یەکەم. الله أكبر 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 لا إله إلا الله لا پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوون یەکاتەوە گردنی بانگوێژان لە ڕۆژی قیامەتە زۆر باڵا و سەربەرزانەیە. هێمایە بۆ یەکەمین نزیکانێک کە ڕەحەماتی خوای تەعالا دەیان نەخشێنێت، یەکەمین جاردەرانێکی ڕەحمەت و فەلاح و دەرگای سوژدەبردن. ئیتر گردنەکان بە شەهادەتی حەق و بوێری وتنی لا ئیلاهە ئیلا الله ئەوەندە باڵاکەن ئارەقی شەرمەزاری مەحشەر غەرقیان ناکات. عەرەب لە فەرهەنگیانە هاتووە گردندرێژی بۆ زۆری شوێنکەوتوان بەکاردێنن و بۆ گەورەی بەگوێکراو. حەزرەت صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەگەر خەڵکی بیانزانیایە نیدا و بانگوێژی و ڕیزی یەکەمی جەماعەت چ پاداشت و فەزیلەتێکی تایە ئەوە دەبووە کێبرکێ و دەبوو بەتیر و پشک و بەختی باش دەستگیر ببوایە. بانگوێژ بە نیەت و ئیسلامەتیەکی باش و ژیرێکی تەواوەوە کەسایەتی بەم ئەرکە مبارەکە بەهێزتر دەکات و دەبێت زۆر باش ئەمانەتی کات و مەقامەکە ڕابگرێت. ئاخر تۆ بانگەواز بۆ داغڵبوون بە کاتی نوێژەیەکەی لە خەمخۆری دوو پێغەمبەرە سەلامی خوایان لێبێت و گەڕانەوە بۆ بارگای ئیلاهی و سابتبوونی بە 5 فەرز بەشداری ئیقامەتی نوێژەکەیت. پیرۆزت بێ شەهادەتی گەورە. الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر. خۆشەویستان وەختێ باستی بانگ و قامەت و ئاوازەکانی بانگ و قورئان خوێندنەکەین لە کوردستانە زەرورە پێش هەموو کەسێک بەڕاستی چاوپێکەوتن لەگەڵ برای بەڕێز و مامۆستا و هەروەها بانگخواز دکتۆر کۆچەر بکەین کە بانگوێژ و هەروەها قورئان خوێنی نێودەوڵەتیە. کاتوریان سەلامی خۆی گەورە لێبێ. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه. سەلامی خوا لە جەنابت و لە بینی لە بەڕێزەکانش. زۆر خۆشحاڵ بووم بە حەقت کە لە بەرنامەی شیرینچا لە زوو من چاوەڕێی ئەم ڕۆژە کەم کە لە قسمە جەنابتانە بە تایبەتی لەسەر مەسەلەی بانگ و لە مەسەلەی قامەت، مەسەلەی ئەداکردنی ئەم ئەرکە گەورە و شیعرە گەورەی ئیسلام کە لە دنیاە شتێک نییە بەقەد بانگ سەدای هەبێت هەموو ڕۆژێ هەموو دەقەیەک بێ مەلەل بێ ئەوەی کەس تووشی مەلەل بێ. یعنی یەک ڕۆژ هیچ ئاینێکی تر هیچ ئایدیایەکی تر ناتوانێت بەقەد یەک ڕۆژی بانگ کە 1400 ساڵە بەردەوامە ئیدامەت پێ بدات و خەڵکی زۆریش بێڵێن و جوابیشی بنەوە. یعنی ئەمە معجزەیەکی زۆر گەورەی ئیسلامە. حەزەکەم بە پێناسەکەی دەست پێ بکەین. بانگ چییە؟ قامەت چییە؟ پێناسی ئەم ئەرکە جوانەی ئیسلام چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میرەبان طبعا بانگ بریتیە لە ئێلانکردنی چوونە ناو کاتی نوێش بە چەند ئاماژە و دەستەواژەیەکی دیاری کراوە
واتە ئەو دقیقە بانگ ئەدرێ واتە کاتی ئەو نوێژێ واتە دخول چوونەتە ناو کاتی نوێژەکەەوە. قامەت یاخودی قامەتکردنی نوێژ بریتە لە ئەلانکردنی هەستان بۆ نوێژ بە چەند ئاماژە و دەستاواژێکی دیاریکەوە کە هەمومان ئەمانەمان بینەوە. طبعاً بانگ گەورەترین شەعیرەی ئیعلامی ئاینیە لە هەموو جیهانە کە ئیسلام ڕابەرایەتی ئەم پەیاماکات وە کۆتا ئاینە. طبعاً هەموو حەزارەتی مرۆڤایەتی 8 حەزارەت دروستی کردووە، 7یان ئاینی، یەکێکیان مۆدێرنەیە کە ئێستا بەداخەوە جیهانی کرۆ بە کەلاوەیەکی ژەنگاوی ناخۆش. بەڵام دوجار ئەو حەزارەتی کە ئیسلام دروستی کرد کە کۆتا حەزارەت بۆ پێش مۆدێرنەش نەیتوانی وەزاڵێ بەسەریا بۆ پێی کە گەورەترین شەعیرەی قورئان ئیسلام کە بانگە وەکو خۆی ماوەتەوە و هەتا قیامەتی ژەمێنێ. بانگ بریتە لەو لە بانگکردنی تاکی موسڵمان تاکی ئیماندار بە ئاگاهێنانەوەیان بۆ ئەو کاتی کە پێویستە بچنە خزمەت خوای پەروەردگار بۆ عیبادەتکردن لە ڕۆژێکا 5 جار و تاکە شەعیرێ تاکە پرۆژەی ئاینیە کە لە هەموو جیهانە و بەردەوام بە بێ پچڕان ئیعلانی بووەکری. بەڵێ دکتۆر کۆچەر، بانگ بەو شێوەی سە لە کوردستانی خۆمانە بانگە وترێت و بەو شێوەی کە خۆی ئەبێ بوترێت کامەیە، یعنی ئەمەی کە ینی پێویستە ئیقاعێکی تایبەتی خۆی هەبێ، پێویستە ئاوازێکی خۆی هەبێ. هەندێک وڵات لە هەندێک وڵات جیاوازترە. ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی تۆ زۆرێک لە وڵاتەکانی بینیەوە بە تایبەتی لە مەسەلەی بانگدانە، ئەو قیرائەت و قورئان شتێکی ترە باسێکی ترە. بەس ئایا بانگدان یعنی بەو شێوەی کە زۆر منهەجی و جوان بێت و زۆر لە گوێی بیسەرە عەزیەت دەرنەبێ خۆش بێت، چ بانگێکە و چ قامەتێکە؟ ڕاستێکی خۆی ئەوەی کابێ بە بانگبێژ پێویستە کۆمەڵێک مەراحیل هەیە بیبڕێ، مەراحیلی ئەکادیمی قۆناغی ئەکادیمین. بەڵام تا ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە ئێمە مەعهەدی خەتابەمان هەیە، بەڵام مەعهەدی مؤذینینمان نییە. پێویستە ئەمە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی ئەوقافی هەرێم و عێراقیش بتوانرێ مەعهەدی کاوا دروستکرێ. مەعهەدی مؤذینین ئەو کەسەی کە تەمەن یەکەم مرج بۆ بانگبێژ ئەوەیە کە دەنگی خۆش بێ، واتە هەر کەسێک کە دەنگی لائق نەبێ بۆ بانگ وەرناگی لەو مەعهەدە. ئەمە لەمەوە تۆ ئەتوانی بە بنچینە ئەوەی کە دەنگی خۆش نەبێ نێڵی بێ بە مۆزی. یەک دوو، هەر کەسێک کە بانگە فەرمێت ئەبێ قووەتی سەوتی هەبێ، قووەتی شەخسیەتی هەبێت. کەسێک کە بانگە فەرمێت بێ کەسێک کەساتێکی دیار بێ، یعنی لە ناو گەڕەک و مەنتیقەکەی خۆیان خەڵکێکی کەسێکی بە باش ناسراو جێسیقا بەڵێ بە دڵنیایەوە. ئەمانە کۆمەڵێ مەرجی زۆر سادن کە موئەزینێکی کارای چالاکی دینداری ملتزمت بۆ دروستەکە. مەسەلەن یەکی لەو خاڵنی کە پێویستە موئەزین بیزانێت ئەوەیە کە بەپی هەموو مەزهەبەکان توانێت بانگ و ئەدا و قامەتی خۆی بکات. بۆ ینی مەزهەبە فقیەکان جیاوازە لە مەسەلی بانگدانە؟ بەڵێ بە دڵنیایە. تورکیا مەزهەبی ئەبوو حەنیفە پیاداکەن بە زۆری. بەڵێ مەزهەبی ئەبوو حەنیفە طبعاً بانگ لە وڵاتی تورکیا بۆ نمونە تێکەڵ ناکرێ بێکەوە. مەسەن لە دووش لە مزگەوتێکە مەسەن لە دوو مزگەوتی نزیک لێکتر ئەو دوو موئەزینە بێ تەنسیقیان هەبێ، ئەمە ئیجباریە، ئەبێت تەنسیقیان هەبێ. ئەم بڕگەیەک لە بانگەدات ئەمیکان بڕگەیەک ئەڵێ، ئەمیکە ئەم تەواو بوو بڕگەیەک دەڵێت مزگەوتەکەی ئەلف بڕگەیەک تر ئەڵێ، مزگەوتی بێ بڕگەکەی تر ئەڵێ. یعنی بەردەوام چاوەڕی یەکترن کە ئەم بڕگەیەکی وت ئەو بڕگەیەک تر ئەڵێ. نابێ بانگ هەم بچن بەناوەکە. لای ئێمە چۆن ئیسا ئەگەر بە عەمەلی ئەومان بۆ بکەین؟ بەڵێ بۆ نمونە لە مزگەوتێک یەکێک دوو موئەزین نزیکیەکە، دوو مزگەوت لە ئەستەمبوڵا بڕین نزیکیەکە، سۆفیا و مزگەوتی سوڵتان ئەحمەد نزیکیەکە. بەڵێ نزیکیەکە. چۆن بانگ ئەڵێن؟ مەسەلەن یەکێ لەو مزگەوتانە کە بانگ تیا فەرمووە لە مزگەوتەکەی تر موئەزینێکی لێ چاوەڕێی منەکە، من دەست پێش خرم تاوان ئاگادارەکرێتەوە هەموو چۆن گوێگرێ لە ڕێی پەنجەرەیەکە و گوێگرێوانە؟ بەڵێ ئەو شوێنی کە بانگی لێی لە تەنیش پەنجەرێکی کراوەیە، ئەویش بە هەمان شێوە موئەزینی مزگەوتەکەی تر. مەسەلەن من ئەڵێم چی الله ئەکبەر الله ئەکبەر ئەوەستم ئەو گوێی لێ کە من تاو مەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر ئەوەی دووبارێکە ئەو ێڵێتەوە بانگ یەکەمی خۆی ئەڵێ تەکبیری یەکەم. من ئەڵێم چی دوایەوە الله ئەکبەر الله ئەکبەر کە من وەستام ئەوەڵێ چی الله ئەکبەر الله ئەکبەر، یعنی بڕگە بە بڕگە تەواو یەکتری تاوە. ئەمە بۆچی باشە؟ یعنی بۆ گوێگر کە ژاوەژاو دروست نەبێ بۆ چ شتێک ئاوا یعنی ئەم تەنسیقاکە؟ طبعاً تەنسیق تەنها لە بڕگەکانی بانگانە لە ئاوازەکەشایە. مەسەن کە من بانگم فەرموو بە ئاوازی حیجاز ئەبێ ئەوەی کە لەوێیە ئێستا بانگە ئاوازی حیجاز بوو، ئەبێ ئەوەی کە لەوێ موئەزینێکە ئەبێ ئەویش بە ئاوازی حیجاز بانگ فەرمێ.
حادیسە هەیە لە سنەی پێغەمبەرا لە فەرمودەکانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم یەکێکیان کە لە بوخاریە هاتووە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تی چۆن خەڵک ئاگادار بکەین بۆ نوێژ باس کرا زەنگێک دانێن یا شتێک وەکو جوزەلێک لێدەن سەوتێک بێ وتراوە هی گاور و جوولەکەیەکیانی گاورێکیانی جوولەکەی دوای عومەری کوڕی خەتاب وتی عەرزی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم ئەی بۆ بانگ نەدرێ خەڵک ئاگادار کرێ بە بانگ پێغەمبەری خوایش فەرمی بیلال بڕۆ وا بکە خەڵک ئاگادار کە کە بانگ بووە کە نوێژ بووە وەختی نوێژە ئەمە لە بوخاری ئەوە نەهاتووە بەڵام لە سنەناو لە سنەنی ئیبن ماجا و ئیمامی ئەحمەد و هەندێک لە زانانی تەفسیر عەفو محەدیثین گێڕاویانەتەوە حادیثەیەکەیە کە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موسڵمانان نەیانەزانین چۆن خەڵک ئاگادارکردن خەڵک لە خۆی ئەهاو بۆ نوێژ بەس نەیانزانین شتێک وەسیلەیەک بدۆزنەوە بۆ بانگکردن و ئاگادارکردنی خەڵک کە نوێژ بووە بۆیە ئەو سەحابەیەک بە ناوی عەبدوڵای کوڕی زەید ئەڵێتر من ئەم مینە کەوتیان کەسێک بە زەنگ لێدان بە شتی تر ئاگادارکرێ پێغەمبەر خوا فەرمی ئەوانە نابێ دوای ئەڵێ من کە چوومەوە شەو خەوم بینی لە خەوما کابرایەکم بینی ناقوسێکی پێ بوو یعنی زەنگێکی گەورەوە کە هی کەنیسەیە وتم بە کابرا ئەمە نافرۆشی ئەو شتی بۆ چیتە وتم وەڵا خەڵکی پێ ئاگادارەکەین بۆ نوێژ تی شتێکی پێ بڵێم لەوە چاکتر ئەمە مەکە وتم ئەی وتی شتێ لەمە چاکتری پێ ئەڵێم وشەکانی بانگی پێوتم الله ئەکبەر الله ئەکبەر تا کۆتایی بانگ ئەڵێ منش کە خەبەرم بۆ بەیانی چوون بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆم گێڕاوە فەرمی وەڵا ئەمە خەوێکی چاک خەوێکی حەقە ئەنجا وتی تۆ بڕۆ بیلال دەنگی گەورەترە بە بیلال وشەکان بڵێ بە ئەو بانگ بە ئەڵێ منیش چووم لەگەڵ بیلالە بیلال بانگەکەی دا من پێم ئەوت و بیلالیش وشەکانی بە دەنگی بەرز ئەوت کە لەم کاتانە بوو عومەری کوڕی خەتابیش لە ماڵ و هاوتی ئەی پێغەمبەر خوا وەڵای منیش ئەوم لە خەوا بینیوە پێغەمبەر خوا فەرمی ئەلحەمدوللا دەکە مادەم وایە زۆر باش طبعا ڕیوایەتی تر هەیە بەڵام حەدیثە لە هەمویان سەنەدەکەی و ئینەکەی وەکو لە دروستتر و ڕاستترە هەیە کە پێغەمبەر خۆیشی خوا ئاگاداری کرد بێت جوبرەئیل پێی وت پێ وەڵام ئەوان هەمووی ضعف و لاوازیان تایە ئەوەی کە صەحیحە ئەوەی بوخاریە کە مشکلەیان بوو چۆن خەڵک ئاگادارکن عومەر ئەو پێشنیاری کرد و پێغەمبەری خوا فەرمی بە بیلال بڕۆ خەڵک ئاگادارکە ئیتر شێوە شتەکەی تیانێ بەڵام شێوەکەی ئەوە لەو ڕیوایەت هاتووە کە عەبدوڵای کوڕی زەید خەوەکەی بینیوە و دوای پێغەمبەری خواش ئیقراری کردو و بانگەکە دراوە و ئیتر ئەو بۆتە ئەو شەعایرە چۆن شەعیرە ئیسلامە یەکێک لە ئەسحابە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر لەشکر و سوپای بچوایە بۆ شوێنێک ئەگەر خەڵکی هەر جێگەیەک بانیان بدایە شەڕی لەگەڵان نایەکردن ئەگەر بانگ نەدرایە ئەو جا شەڕی لەگەڵاکردن ئیمامی خەتابی کە یەکێکە لەوانەی شوڕای حەدیثە و مانای فەرمودەکانی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە بەڵگەیە لەسەرەوە بانگدان شەعیرەی ئیسلامە یەکێکە لە دروشم و نیشانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و تایبەتمەندیەکانی ئاینی ئیسلام کە هەر شوێنە تیادرا معنای خەڵکی موسڵمانە هەر شوێنە تیا نەدرا ئەگەر سەبەب عوزرێک نەبوو معنای خەڵکە موسڵمان نییە ئەوە ئەحکامی تر لەسەردا ئامەزری بەنسبەت تەشریعی بانگۆ ئەمە ڕووداوەکەیەتی ئەمە هاتن و دامەزرانەکەیت و ئەمە لە ساڵی یەکەمی کۆچیا بووە ئەمە لە ساڵی یەکەمی کۆچیا دوای ئەوە کە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست کراوە ئەم بانگە ئابە شێوە داهاتوە فێری بانکیان بە من شکوە حەزم لێ لە داهاتوە بم بە مامۆسایەکی ئاینی شکوە هەم سەربەرسی دنیا بیت و هەم سەربەرسی قیامەتی کەبیر و جا ئیشاءالله لە پەنای پێغەمبەر صلی الله علیه وسلم بین و بۆیە هاتووم فێری ئەم بانگە بم بۆی سەرفرازی دنیا و قیامەت بم. من ناوم محەممەد ئەبوبەکرە و پێخۆشحاڵ بووم کە لەم دەورەیە بەشداری بکەم بۆ زیاتر پەرەپێدانی ئەم چۆن بڵێ بانگبێژی بۆی ئینشەڵڵا لە سایە دکتۆر کۆچەرەوە کە ئێمەش گەورە بووین توانین چەند تەلەبەیەکی تر فێرکەین و ئینشەڵڵا لە خزمەتان هاوین. حەزەکەی لە چ مزگەوتێکا بانگ؟ وەڵاهی هەرچێ خوا پێی خۆش بێتە هەر مزگەوتێ بێت. من ناوم محەممەد عوسمانە هاتووم بۆ فێری بوونی بانگ بەڕاستی وڵی ینی لە مناڵیش حەزم کردە فێری بانگ بم بە سەوتێکی خۆشە ئینشاءالله اینجا هاتووم بۆ ئەم دەورەیە بۆ فێربوونی بانگ بە شێوەیەکی جوان لە ڕێی دکتۆر کۆچەرەوە اینجا وڵی ماسە شەوێکم شەویشمە
من إن شاء الله دەست پێکەم بە تازی تایرم. فەریزەتی نوێژ لە میعراج خەڵات کرا، بانگیش بۆ کۆبوونەوەیە هەتا میعراج بەردەوام بێت. عەبدوڵڵای کوڕی عومەر خوای لە ڕازی بێت دەفەرمێ کاتێ موسڵمانان هاتنە مەدینە دەیانویست کاتێک ڕاهاتنێک دیاری بکرێ بۆ کۆبوونەوەی مزگەوت و کاتی نوێژی فەڕس. هەندێکیان وتیان با زەنگێک وەکو ئەوەی مەسیحیەکاندا بنین، هەندێک وتیان با زەنگۆڵەیەکی بچووک وەک ئەوەی جوولەکە. حەزرەتی عومەر فەرمووی ئەی بۆ یەکێ نەنێرین بانگ بدات. حەزرەت صلی الله عليه وسلم فەرمووی ئەی بیلال هەستە بانگ بفەرموو. ئیمامی بوخاری دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێرشی نەئەکردە سەر هیچ هۆزێ هەتا دەمە و بەیان ئەگەر بانگیان بدایە دەگەڕانەوە واتە موسڵمانن، ئەگەر نا ئینجا جەنگی لەگەڵ دەکردن. زانایان هەندێکیان دەفەرمون فەزڵ و پاداشتی بانگوێژی زیاترە لە ئیمامەتی نوێژ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆی گەورە و مەلائیکەتەکان سڵاواتەدن و ستایش دەرەبڕن بۆ ڕیزی یەکەمی نوێژی فەرز و مؤەزین و بانگوێژ. بانگوێژی چەندە دەنگی بڕوە تا ئەو ئەندازە غوفران و لێخۆشبوونی بۆ دەنووسرێت. هەرچی وشکانی و دەریا و ئاو و درەختێک گوێی لێبێت بەڕاستی دەناسن و شایەتی بۆ دەدەن. هەرچیەک بەو بانگوێژە نوێژدا ببەستێ ئەجری نوێژی ئەو کەسەشیان دەست دەکەوێت. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. پێنج فەرزەکە چەند ئاوازی تیا ئەگەرەوەمان بۆ بڵێ ئەوانەی تورکیا کاکتۆر بانگی بەیانی و نیۆڕۆ و ئێوارە و مەغریب و عیشا بڵێن عەسر و مەغریب و عیشا. تۆ ئاواز حڕی چۆن بانگە فەرموون بەڵام ئەبێ سابت بێ. بۆ نمونە بەیانیان بەسەن بە ئاوازی کورد بانگە فەرموون. کورد بەڵێ مثلا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ئەم بۆ ڕعایەتی ئەو کەسێکە خەوتو ینی بە هێواشی هەڵیسێنی یاخود بەڵێ ینی ئاوازێکی نەرمە ینی حاڵەتی نەفسی خەڵک ئەبێ لێک بیتۆ لە بانگە. بەڵێ بەدڵنیایەوە مەسەڵەن ئایکی هەر لە بڕگەیەکی لە ئاوازی کورد الله أكبر الله أكبر يعني بانكي هادئة خبري أكيد كابري خوتو داش نهصلكي مثلا شكريناكي بلا شو بانك فرمي الله أكبر الله أكبر يعني أم بانكرنا أعساية دينيش لك الله معاني براسي شكوي كبانك فرمي بس تليقيها بي دین هەمی جوانە نابێت تۆ ناشنیکی بە ئاوازەکانی خۆت. مەسەن بانگی عینیۆڕە بە حیجازەڵە لە ئەستەمبول کە بانگمان فەرموو بە ئاوازی حیجاز لەگەڵ مؤەزینێکی سوڵتان ئەحمەد من لە ئایا سۆفیا بووم ئەو لە سوڵتان ئەحمەد جەناب لە ئایا سۆفیا بانگە فەرموو. بەڵێ سوال بخوای گەورە طبعاً ئەم بانگە هەردووکمان بە حیجاز بەس من دەستم پێ کردووە ئەو بە دوای منایەت. مەسەن ئێواران بە بانگی سێگایە ئێستا مامۆستا مەلا محەممەد بەڕەحمەت بێ لە مزگەوتی گەورە بە ئاوازی سێگا بانگیە فەرموو. من لێکی لە کەناڵە ئیسلامیەکانی بڵێن لە کاڵە ئاینیەکانی هەرێمی کوردستان ئێستا ئەو بانگی وەکو خۆی تەجیلم کردوتە بە ئاوازی سێگا بۆ مەغریبان بەڵام ئەوان بەدای خۆ بزانم هەستەکەم نیوەڕوانی عەسران دێن تەمەن ئەو بانگە سەریعە بانگی مەغریب جیاوازە لە هەموو بانگانی تر. بانگی سەریعە پێویستە زوو تەواوی لە بروی بینی مەغریب و عیشا کەمە. مەسەن ئاوازە سێگاکە چۆنە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بانجي كرد سريع لا إله إلا الله. أم بانجي خيرات طبعا بدوها قامتين إما إقامة وبان کاتی بۆ دیاریکە لە وڵاتی ئێمە طبعا لە هەموو عالەمە ئەم سیستەمە هەیە بەڵام تو ئەتوانی کە بانگدا یەکسەر قامەتکی توانی سونەتێک چکە سونەتەکانی بینی ئەو نوێژەکان سونەتن حاڵەتی تاریئەت هەیە ئەتوانی یەکسەر مؤەزینەکە بەبێ گەڕانەوە بۆ ئیمام
توانێت یەکسەر قامەتکە موەزین ئەرکی زۆرە ئێمە لە وڵاتی ئێمە گەڕەمە سەر ئەو بڕگەی کە باسی مەعهەدی موەزینیمان کرد کۆمەڵێک شت لەسەر موەزین فێرە بێت کە ئەبێ ئەمانە پوختەی موەزینێکی جوانی کارامەی بە سەلیقەی زیرەکی بە سەلیقەت بۆ دروستکە موەزین ئەرکی زۆرە بەڕاستی بەس لە وڵاتی ئێمە هەر ئاوا بەڕێکراوە لە زۆربەی وڵاتەکان بەداخۆیانی گرنگی پێ نادرێ بۆ نمونە باران و سەرمایە موەزین بەبێ گەڕانەوە بۆ ئیمام ئەڵێشی لە دوای حەی عەلە الفەلاح ئەلا صەلوا فی بویوتیکم یان من قعد فلا حرج عليه هەر کەرتێ لە شوێنی خۆی دانیش نەها بۆ مزگەوت هیچی لەسەر نییە یعنی ئەم قرارە ئەوەی دانەک ئیمامی مزگەوت موەزین ئەیدا چکە موەزین جەوەکە ئەبینێ کە بانگە فەرمێ یخۆ ئیمام و کاتە لە ماڵەوەیە وانێ خۆ ئیمام لە مزگەوت نییە لە کاتی بانگە دوای بانک قامەت ئەکرێ ئیقامە دەکرێ بۆ نوێژ ئەو کاتە ئیمام دێت تا ئەو کاتە ئیمام موجود نییە ڕەنگە پێشتر بێت لە پشتۆ نوێژ بکات بەڵام زۆر بکات لە ماڵەکەی خۆیەتی کە گوێی لێ قامەت بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم شێوازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بووە کە ئیقامەی کردو بیلالی حەبەشی یان عەبدوڵای کوڕی مەکتوم یان سەحابەکانی تر لە دەرگای ماڵەکەی خۆی لەسەر مزگەوت بوو تریاکەی کردەوە هاتە ژوورەوە یعنی لە ماڵی خۆی سنەتەکەی کرد هات زۆر بیکات ئەم شێوازە بوو یەکی تر لەو شتانی کە لە موەزینە پێویستە بێ بۆ نمونە طبعا هەنێک مەرجێ لە موەزینە واجبن هەنێکیان هەیە سنەتن نەشی بێت ئاساییە بەس ئەوانی کە واجبن زۆر گرنگن پێویستە موەزین ئەمان هەبێ یەکەم ئەبێ کەسێکی عاقڵ بێ ناکرێت کەسێک لە ڕووی عەقڵی و تەخەلوفی هەبێ طبعا لەگەڵ ڕێز و احترام و خۆشەویستیمان بۆ ئەو جۆرە کەسانە کە خوا گەورە بەسەری کردوونەتەوە بەس ئەبێت پێویستە عاقڵ بێ ئەی مناڵ ئەتوانێت مناڵش ئەتوانێت طبعا بەپی نەهجەکە کەمەڵێن عاقڵ مناڵمان هەیە عاقڵە مناڵێکمان نەک مناڵێکی سەر ڕۆی شەڕەنگێزی نەزانێت ئەدەبی بانگ نەزانێت ئەدەبی بانگ نەزانێت ئەمە ناکرێت بکرێت بە موەزین چونکە موەزینی کە لە مەرجەکانی تێبێ ئەمیندار بێ یعنی بۆ نمونە موەزینمان هەیە هاتۆ بانگی فەرمووە تە خۆی تااقەتی نەبوو تەجیلی هێنا و قسە لەسەر موەزین طبعا دوای بانگەکە بەداخەوە گۆرانی لەسەر شیتەکە بۆ ئاگای لێنەوە خەوی لەکەوتەوە گۆرانی ڕۆشتەوە تا دنیا ڕۆناگوێتەوە ئەمە بەڕاستی کارەساتە و لەم شاری خۆمانە ڕوویاوە یەکی تر لەو مەرجانە کە پێویستە موەزین هەیە بێ مسلمان بێ ناکرێت ئەدیانەکانی تر بانکن بۆ مسلمان بۆ مسلمان بانکن یەکی تر لەو مەرجانی کە پێویستە بانگ بێژ بێت نابێت پێغەمبەری خوا بێ سڵ سەلەم پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگی نەفەرمووە چکە بێتە واجب ئیلا بێ حوزور دەبێ و چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ ئیقامەت بکە ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قامەت بۆ نوێژ بکات ئەبێ کێ بوێرە ذاتی و کابچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمامی ئەو بێت ناتوانێت شتیوانیە لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک مەرجن کە پێویستە لە موەزینە هەبن هەنێک مەرجێ سونەتە مەسەڵەن بێ لەشی پاک بێ دویتە لەشی پاک کە مەبەستم لەوەیە نەک لەش گران پێویستە لەشی پاک بێ ینی پاک و تەمیز و جوان بێ بۆ تۆ کابراکی فیتەری جل لە هەمووی ڕەشە هەمووی قیراوێ هەمووی گریساوێ هیتە ناو مزگەوت و کەسی لێ نییە وەختی بانگە ئێخۆ تۆ ناکرێت بڵێ وەڵا بانگ نابێت دەبێت جێگانمەوە ئەبێ بانگکە بێ یەکتی لەو مەرجانە بێ ڕووی لە قیبلە بێ سونەتە زۆر کەسمانە کاکە تۆ ڕوو لە قیبلەنە و بانکە دروست نیە نەخێر ئەینەما تولوا فثەمە وەجهوڵڵاه تۆ بۆ نوێژ ئەم شتە دروستە یەکی لەو مەرجانە ئەوەیە کە سونەتە ئەفەرمێت لە حەی عەلەتەینە حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح ئەبێت ڕوو بکەیتە لای ڕاست و چەپ تۆ مایکێک دانراوە مکەبرەکانی بە هەموو ڕاست و چەپا بڵاو بۆتەوە پێویستە کاتۆ ئەمە بکەی پێویست ناکە بۆ زۆر برامنە کە بانگە من چەند جار گوێمنەوە کە بانگیەوە لە حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح بانگە تەواو کەس دەبێت لەم کەبرەکانە یەکاکە تۆ لا مەکەڕەوە لاشەکەیتەوە خۆت بسوڕێ نەک دەمە بسوڕێنی خۆت بسوڕێ بعدەمە هەلای مایکەکەوە ئەمانە ئەو دەست ئەنێنە بنایکوێ ئەوە ژەر سونەتە ئەو سنەت ئەمە هەوکارەکە کەوتر دەنگ ئەگۆڕێت ئەوەی کە دەنگ دەست بەعزێ موەزینیا قاری دەست ئاوالی بەڵێ چکە ئەمە حاڵتی دەنگانە دروستە بێ ئەم ڕیفلێکشن ئەم گەڕانەوەی دەنگە بۆچی باشە توانستی سەوتە زیاترە بێ و دەنگت ژەنگەژەکانت ئیسراحەتەکەن بە تایبەتی ئەوی کە لە دەرەوە بانگە فەرمێ ئەوانی لە سەربان و شوێنە بەرزەکان بانگە فەرموو کە بیران نییە یادی خە بە ناو مزگەوتە کە بە مایکەکە بانگە فەرمێ لە ناو مزگەوتە چەند کەبیرێک دانراوە بۆی کە سەوتەکە باتەوە گوێی موەزینەکە بۆی هیلاک نەبێ دقت بە کە تۆ خۆت ئەتیادی هاوار کە چوار جار هاوار کە دەنگ تەنووسێ ئەگەر ئەمە نەبێ ئەگەر کەبیرە نامزگەوتەکان نەبێ خەڵکڵێ ئەو کاکەوە هەر بۆ نوێژ هەڵی مەکە کاکە ڕەحمێ بە موەزینەکە بکەنەوە هاوارەکە خۆ مامۆستا ئیمامەکە کە نوێژەکەی هاوار ناکە دەنگخۆشی یەکێکە لە هەرە نیعمەتە گەورەکانی خوای پەروەردگار یعنی ئالی داود بەوە مەشهور بوونە کە دەنگیان خۆش بووە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک لە ئەصحاب کە شەو نوێژی کردو و قورئانی خوێندووە
کە داوێتی کۆڵانەکەیە وتوەتی گوێم لە مەزامیری ئالی داود بوو مەزامیری ئالی داود دەنگیان زۆر خۆش بوو دەنگخۆشی بۆ خۆی جازبێتی هەیە ڕاکێشانی هەیە عەتف و سۆز و هەستی بەرامبەر ڕاکێشێت یعنی خەتیبمان هەیە بەلیغ نییە بەڵام چونکە نەبر و سەوتی قورگی زۆر خۆشە هەستی بەرامبەر بۆ لای خۆی ڕاکێشێت قاریئمان هەیە لێزان نییە بەڵام سەوتێکی ناوازەی جوانی هەیە هەستی بەرامبەر بۆ خۆی ڕاکێشێت حتمما ئیمام یان قاری یان مؤەذین سڵام و ئەمانی مزگەوتەکەن ئەوان خەڵکی بانگەکەن تا سەوتت حەلاوە و تەلاوەی هەبێ تا سەوتت نەبەڕەی خۆش بێت خەڵک زیاتر بە دوای ئەو بانگونی دایە یادێن یەک لەوانە الله ئەعلەم وابزانم محەممەد فەتحیە مامۆسای قوڕەئەکانی یان قاریئەکانی میسڵە ئەم پیاوەیەکی مطریب بووە گۆرانی بێژ بووە خۆی باسەکە ئەڵێ سەرەتای هیدایەتی من لەم چیرۆکەوە دەست پێکات ئەو دەم ئەژەنی لە سینەماکانی قاهیرە دەنگێکی زوڵاڵم هەبوو بۆ گۆرانی ڕۆژێکیان نزیکی بانکی نیمەڕۆ بوو ڕێم کەوتە مزگەوتێکی چۆڵ مزگەوتێک کە تەنها پیاوێک ئامادە بوو بانگی تیابە پیاوێکی ئەختیار بە تەمەن دەستێژم هەڵگرت کاتی نزیکی بانگ بوو ئەم پیاوە ئاگام لێ بوو هەڵەسێ وردەوردە بەرەوە لای مایکەکە ڕاو بانگ بات تی منش هەر لە خۆمەوە شتێک دافعێکی ئیمانی لاواز پاڵی پێمەوە نام چوون بۆ لای وتم مامەگیان ئەکرێ من بانگ بەم ئەم نیمەڕۆیە وتی تۆی گەنج من باسی 43 43 و 50 و ئەو ناوە تۆ بانگەیت چکەم سەردەمی ئەو کاتە سەردەمی سینەما و ئەفلام و خۆڕوتکردنەوەی ئافرەت و یعنی ڕۆژ سەق بڵێ زۆر ساڵ بۆ بەسەریانە ئەڵێ ڕوخسەتی دام ئەڵێ کاتێ بانگممە ئاگام لێ بوو یعنی مزگەوتەکە دەنگی مناڵیت دەنگی ژنیت وردە مزگەوتەکە قەرەباڵغە بێت ئەڵێ لە حەی عەلە سەلاح تا حەی عەلە الفەلاح کاتێ بەرەم کردە دووە وەڵڵا بینیم ئافرەتم بینی مناڵم بینی ژنم بینی گەورەم بینی هەمویان مزگەوتەکەیان تەنی بوو قەرەباڵغ هەمویان هاتبوون بۆ مزگەوتەکە خەڵکی بەگریانەوە گوێیان لەم نەگرت بۆیە ئەڵێ ئەگەر ئەو پیاوە ڕێگەی نەدامایە بانگم بدایە من هەمیشە نابووم بە قاریئی قوڕەئەکانی میسر ئەوە منطەلەقی هیدایەتی من بوو لە دوای ئەوەوە وازم لە عود و سینەما و گۆرانی هێنا ئەو هەموو شتم گۆڕێەوە بەچی بە قورئان سەوتی ئەم پیاوە وای لێ کرد خەڵکی گەڕک بێنێ بۆ مزگەوت ژن مناڵ پیر گەنج لاو هەمووی لەو مزگەوتەیە کۆ بۆ چکەم سەوتێکی زوڵاڵ لە مکەبیرەیەکی ئاوا لە شارێکی ئاوا بەرزە بێتەوە ئەدا بە گوێ خەڵکە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتى ناو ئەصحابیشە دوو کەس اختیارەکە کە بانگ بات یەک لەوانە عەبدوڵای کوڕی مەکتوم بیلالی ڕەباح بیلالی حەبەشی هەردووکیان دوو کەسی ناوازە بوونە لە دەنگە بیلالی ڕەباح بۆ بناسراوە کە دەنگێکی زۆر زوڵاڵی هەیە و دەنگیشی گەورە بووە لە سەردەمێکا کە تەکنەلۆژیای تیانە بووە پێویستی بە کەسێ بۆ کە سەوتی بەرز بێ دەنگی بگە حتى لە حەجەت الوداع پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بان بیلالی کرد فەرمووی یا بیلال ئەنصت لی الناس تۆ خەڵکیم بۆ بێ دەنگە دەنگێکی زوڵاڵ دەنگێکی کاریگەر أيها الناس اسمعوا لرسول الله أنصتوا بيدن بو بيغمري خاصة وسلم قساكات بيغمري خاصة وسلم أماني اختيار كردبو بانجيش دعوتي خواهي پروردگارة أم دعوتش أبي كسي بانجا شيء أو خلق بكا بانجي أو خلق بكا بانجي شيء أو خلق بكا برأسي صوتي خوش بيت من اشتكي الطرايف اختياريك لمزقوتك وتي ما مصا وتوما لكاتي حي على صلاتها وتوما قز القرد وتم بو ما مصا أم اختيارك أهو بانجدا أيقو حي عن الفناح دنجي زور ناخوش بو منش بو أوي واز بيني زور جا نصيحة مكريس فادين بو لتاوى أم هو قز القرد أبيت تاوى مبارنبم عندو سيري كخلق چنيا ورسته بيت چنيا إزعاج بيت بدنجي ناخوش خلق يكي عليه فلان إمام دنجي ناخوشا أما دنيم لبشتيون يشكم فلان مؤذن دنجي ناخوش أريكاك جان حكمت نية أري خلق نية متولي مزقوت أريكاك جان آقاي لموز أنية خلق چنيا بيد الدنجي ناخوش بيزارة بو دنجي خوشي كلو نعمتاني خواهي پروردگار بيويسا إيما بدواي أوانية بقرين كي دنجي خوشا أبي بيش نجيب كان لقالوا كا قراءاتي مزبوطة كي دنجي خوشا وإتقاني هي جوان أزاني وبانك بات باو كسيبي بانك بات إيما يكي شيخ من هي كاكا الشيخ ئەوەیە یعنی ئەم حکومەتی خۆمان چونکەم شتەکانی بە مبەرمەج نییە شتەکانی بە بەرنامە نییە یعنی ئەوەیە ئەهلی خۆی ناکاتە شوێنی خۆی ئیتر هەر کەسێکە نەخوێنەوارە خوێنەوارە قیراءەتی جوانە دەنگی خۆشە دەنگی ناخ المهم شوێنەکە پڕ بێتەوە لەمەیە گرنگ نییە من بام مناڵم هەبێ ئەی مناڵەکەم چەقۆوەشێن بێ
مناڵەکەم کەسی خراپ بێ ئیخۆ من ئەو کاتە وجاخ کێرم بەڕاستی ئەی ئەگەر مناڵم نەبێت و مناڵ یعنی خۆم کەسێکی ساغ بم خەڵک قسە نهێنێتە سرم ئەو کاتە من وجاخم ڕوونە بەڕاستی یعنی مزگەوتەکان ماڵەکانی خۆی پەرگا پێویستمان بە مڕاجعە هەیە من لە نەوەتەکان و بانگە دەم ئیترۆک و پێشبڕکیەوە سابقون السابقون پێم خۆش بوو لەو خلا بەشدار بووم و تا پێش مەرحەلەی نهایی ڕۆشتم. بانگدان چ ڕۆحێتێک دروستەکە لایت؟ والله ئەساسی مزگەوت بەلای منەوە بانگە یعنی بانگ بە سەوتێکی خۆش و کاریگەر ینی سەرنجڕاکێش بێ کە ئەو بانگەدا خەڵک بانکەی بە مانای بانکردن بۆ مزگەوت و بۆ عیبادەتی خوای گەورە. ئێمە کە واقعەن خۆم دڵم بۆ لای بانگدان چووە هەر لە منداڵی و حەزم لێ بوو کە واقعەن گوێم لە سەوتی بانگ بوو لەو خود بە خود دڵم حەزم لێ بوو کە جوانتر لەوانیش فێر ببم لەخوای بەزیاد بێ بڵم کەسێکم هەبووە ڕەهنمایم کان نەوەڵڵا دەورەم دیبێنە فقط خۆم ویستومە مادامێک خۆشم ویستومە واقعەن لە بواری بانگدانەکەی واقعەن لە ئەو پەڕی ئەلحەمدوللا باشی بووە لە سەردەشت بەڵێ سەردەشت من خەڵکی سەردەشت خەڵکی ئاوایی بێورانم بێورانی سەرم ئەگەر کورتێک لە بانگمان بۆ بڵێ بەدەنگ و ئاوازی خۆت بەسەر ساو فقط ئەوەندەش بە عرزکەم ئێمە چێبەرچەیەکمان کرد لای ئێمە پێڵەن ئوستانی ئێوە پێڵم پارێزگا نێو پارێزگادا تقریبان 7,000 کەس ئەبووین هەم لە بواری قورئانەوە و هەم لە بواری بانگەوە لەخوای بەزیاد لە بواری بانگەوە 5 کەس بووین مقامی ئەوەڵمان هێنایەوە لە بواری سەوت و لەحنەوە و لە بواری قورئانیشەوە ڕوتبەی دووەم هێنایەوە چون ئەو کە ئەو ڕوتبەی ئەوەڵ هێنایەوە حافظی کولی قورئان بوو بەڕاستی ئەویش جیاواز بوو هەم بۆ خۆم یەکەبارە خۆم بەڕاستی لەوێ دەستخۆشیم لێ کرد لەو برادەرەی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله باسی مەکەبەرەت کرد حەزەکەم ئەو پرسیارەش لێرا بکەم ینی کەم سەلیقە و ینی ئەدایەکی جوان بەکارهێنرێت یاخود تەرتیبی نظامی هەندەسی بڵین مەکەبەرەکان بەکارهێنرێ بووی کە خەڵک بێتاقەت نەبێ یاخود سەدایەکی باشی هەیە بەتایبەتی لە مزگەوتەکانەوە جاروای لە وەختی خۆتبەیە تۆ مزگەوتێک لە ناو خۆیان مەکەبەرەیەک بە ئەو پڕی ینی دەنگێکی زۆر قرس ڕق ئەدا لە گوێی بیسەرەکان جناب لێرەوەکو پزیشێکی شەوت پێڵم یعنی ئەمە چەند سەریقە کەمی بەکارهێنرێ لێرایە هەندەسی سەوتی بۆ وەزارەتی ئەوقاف زۆر تەرکیز ناخاتە سەرەوە مزگەوت هەیە ماوە کارتوریان مزگەوتێ لە سلێمانیا من گلەیەوەم بیست و مزگەوتی ناوبانگ بە ناوبانگ کە دوای ڕەمەزان لە ڕەمەزانە دوای نوێژی بەیانی کە خەڵک ئیسراحەتەکە ئەخەوێتەوە بە مەکەبەرەی دەرەوە ختمی قورئان لێدراوە ئەو خەڵکە سەعی هەیە و خەڵکە امتحانی هەیە و خەڵکە ئەخەوێ مناڵی بچووک هەیە یعنی ئەم سەریقە چەند ضرورە مسلمان هەیبێت هەل من بۆ بانگ واز لە بانگ مکەبەری مزگەوت بێنە من بۆ نوێژ باسێکم بە نمونەیەک وەڵام دێمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسحابی جێڕنەوە کە نوێژی عیشامان کردو نوێژێک گوێی لە دەنگی مناڵێک بوو لە دوا گریا ئەفەرمون ئەوەنە خێرا نوێژەکەی تاوا کورد هەر نەمانزانێت تومانەسی یعنی نەکخوا نەخواسە بۆ شوێ بەڵام یعنی ئەوەندە خێرا نوێژەکەی تاوا کورد لە چاو کاتەکانی ترە چ جای تۆ بۆ بانگێک
چ جای تۆ بۆ قورآانێک بیخێدە سەر تەجیل و خەڵکی پێ ناڕاحەتکەی طبعا ئاسوودەیی ئینسانەکان بە تایبەتی ڕێز و احترامگرتنی کەسانی نەخۆش لە ماڵەکانە زۆر لە بانکە گرنگترە لە ئیسلامە. بانک فەرزێکی کیفایە واتە لە شاری سلێمانە یەک مزگەوت بانک فەرمێت وەکو ئەرک لە کۆڵ هەموو خەڵکەکەوێتە بەڵام تۆ مزگەوتی یەک مزگەوت بانک با لەم شارەیە خەڵک نازانێت کاتی بانگاتەوە لەبەرەوە تۆ ئەتوانی چی بکەی مەسەرەن ئەگەر مؤەزینەکانی پێ تابین نەکرێ ئەم شارە 1000 مزگەوتی تایە هەموو مزگەوتەکان بە شێوەیەکی جوغرافی دانراون تۆ هیچ ئەو مزگەوتانی لە نزیکێکە مەسەن دوو مزگەوت زۆر نزیکن لەکەوە لەم دوو مزگەوتە ئیکیان اختیارێکی تۆ بەیانیان بانگە فەرمی ئەم مزگەوتیان نێوەڕان با بانگ فەرمێ یعنی لە شارەکە 500 مزگەوتیان با بانگ فەرمێ زۆر طبیعی یعنی هەنێ شتێ یعنی ئەوە نییە بڵێ وەڵام ئەمە دەنگی ئیسلام بکرێ نەخێر بەڵام عددی بانک یاتەوە ئەوێ و تەنسیقە بکرێت ئەنێ بێت چاکسازی لەمەش زۆر زۆر تەمان ئەبێ و قا بە مشتە هەستێ مەسەن تۆ هەموو مزگەوتەکان دیارێکە ئەم مزگەوتێکی ئێمە لەسەر بەرنامەکەی تیاتەجیلەکەی مزگەوتێکیش لەو لایەتی ئەبێ ئەو قاف مؤەزینەکان بانکات و بەپی شوێن جوغرافیەکان پیان بڵێ شوازێکیان فێرکرێ کە تۆ بانگت فەرموو ئەڵڵاهو ئەکبەر یەکەم کە ئەڵڵاهو ئەکبەر یەکەم لێوەکرێت تەمان لە غێری ئەوەش کە عەرزم کردی مەوزوعی سەوتیاتی مزگەوت زۆر کردنە بەڕاستی طبعا ئەتۆ ئەم ئەزانان کە دروست کردووە کە دروست کرد لە بەسەر مزگەوتەکەەوە مەجموعەی مکەبیری خێتە بەپی کاڵەکە کە با دەنگ زۆر بڕە کوڕە خێرمان زۆرەکە ڕاستە خێرتەکە بەڵام دوجار گەبێتەوە ناڕەحەتکردنی خەڵک تۆ لەبری خێرەکە شەڕت بۆ نووسێ ڕاستە تۆ بانگە و شاعیرێ کەس داری لەوە نییە بۆ نمونە ئەم مزگەوتە لە 500 مەتر لەولاتر مزگەوتی تری لێ تۆ بەحسێبی ئەم مایکە بکەی کە 250 مەتر زیاتر نەڕوە چکە پێویست بۆ نییە کە 250کەی تریش تۆ تەختی بکەی لەبری ئەو 250 تر مؤەزینەکەی تر تەختیەکە پێویست بە تۆ ناکە ئەبێ بە ئەندازەی 250 مەتر ئەمە مهندیسەکانی سەوت ئەیزاننەوە ئەو قانی خەڵک بە ئارزوی خۆی دەستنیە لە هینەک مایک و لە نەخێر بە هیچ بە تایبەتی دەرەوە ناو مزگەوت احتیاجە بە تایبەتی ئەو قووەتی سەوت کادرێتە دەرەوە بۆ کەبیرەکانی دەرەوە ئەبێ بۆ شێوێت نەسەب کرێ کاکەمە لایەنێکی زانستی و ئاینیە دین لەگەڵ ئەمایە ئیزعاج نەکردنی خەڵک تۆ بانگی خەڵکەکەی بەڵام نابێ وا لە خەڵکی هەراسانی کاکە لەم گەڕەکەیە فەرزنا 500 ماڵیتی ئەم 500 ماڵە 495 نوێژەکات ئەبێ ئاکە لەو 5 تریش بێ جوان بانگ و مزگەوت لە لادیەکانی کوردستان غەریب مەکەن ئەگەر لادیەکی ئەم کوردستانە بێ هاووڵاتیە و کەسی تیان نەماوە با کەسێکی نزیکیە و شوێنە نەهێڵێ دەنگ و سەدای بانگی محەممەدی لەو مزگەوتە بێنازە ببڕێت با شەیطانەکان و هێزە شەڕانیەکان نەبنە هاونشینی ئەو نیشتیمانەی هەزاران پشتوونەوەی لە تاعاتی خوا و خزمەتی ئیمان و ئیسلامە بڕاندەوە بەسەری بەرزچوونە دەرگای گۆڕەکانیان و داخڵ بە جەننەتی بەرزەخ بوون آخر گۆڕستانی هیچ لادیەکی کوردستان ڕانەهاتووە 5 فەرزە ڕۆحیان ئاوێزانی دەنگی بانگی محەممەدی نەبێ صلی الله عليه وسلم خاک و خۆڵی ئەم وڵاتە بەڕووبار و کانی و دەریاچەی نیشتیمان دەستنوێژی گرتووە و هەرچی شوێنێکیش دوورە ئاو بوو بێتەیە مومی لەگەڵی پیرۆزی زەوی نوح پێغەمبەر کردو عليه السلام ئەم نیشتیمانە کێشی غرامێکی جێنەفەسی شەیطان و شەیطانزادەکان نییە و هەرگیز تونەیلێک یاخود کونێکی تاریخیشیان بەڕۆ حەشەڕانیەکان ڕەوانەبینیوە هەرچی زووە لە خەمی مزگەوت و بەردەنوێژ و بانگی مزگەوتەکانی کوردستان ئابن ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله پێغەمبەر خوا فەرمی صلی الله علیه و سلم ئەگەر ئێوە بتانزانیایە سەفی یەکەم و بانگدان چەند خەیرە دوای دەستان نەکەوتە بە قورعان نەبێ قورعەتان نەکرد لەسەری کێ بانگ با کێ لە سەفی پێشۆبی مانای ئەجرەکەی زۆر گەورەی و لە فەرمودەیەکی ترا فەرمی ئەوانەی بانگ بێژن لە قیامەتە ملیان هەموو کەس بەرزتر ئەوە نیشانەی بەرزی پلەکەیانە کە ملیان بەرزە سەریان بەرزە معنایەوە لە خەڵکی تر پلیان بەرزتر و بانگترە و بە سەحابەیەکە فەرمی تۆ لەو شاخ و دەر و دەشت و شتا بەلای حیوانەکان تۆی هەر کاتی وەختی بانگ هاو بانگ بە هەرچی گوێی لە بانگەکەت بێت لە دار لە بەر لە گیان لەبەر لە ڕۆژە قیامەتە شەهادەتت بۆدا ئەمانە هەموو بەڵگەون کە وەکو بانگدان گەورەی بانگوتن ئەجر و پاداشێکی گەورەی هەیە
بە تایبەتی ئەگەر بانگبێژەکە تەتەوعەن بیکە یعنی لە بەرامبەری ئەجر و پاداش ئەوانە نەبێ کە لە کۆ ناوا بۆ بەڵام دیارە لەم زەمانانەی ئەخیراوای لاتوە ئەو نەفرە کە پابند بێ بە لەوانە ئیش و کاری تری بۆ نەکرێ بۆی موچەیەکی بۆ بڕاوتۆ ئەوەش هەر مانع نییە لەوەی کۆ ئەجرەکەی هەر بگای ئینشاء الله تعالی. خۆی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێت ولقد ذرأنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل. خۆی گەورە لەم ئاەتە پیرۆزەیە طبعا ئەمانە کێن کە کەسانێک کە زۆرن ذرأنا لجهنم زۆرن ئەوانەی ئەچنە ناو ئاگری دۆزەخەوە ئەم زۆریە بەرامبەر بە زۆری کەمی نییە لە بەهەشتا ئەکرێ زۆرن لە جەهەنەما زۆریشن لە بەهەشتا ئەمانە ئەوانن کە خوا دڵی یا پێیان بەڵام بەکاریان نەهێنا بۆ ئەوەی تێبگەن چاوی یا پێیان بەڵام حەقیان پێ نەبینی گوێی یا پێیان بەڵام پێیان نەبیست أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون. أمانة خواهي قورا وصفيانك كأمانة لأجل كمترن نك إهانة بإنسان ليرا ما بس سوي چونك بو أجل جانداران دارو درخت أميك إما أيبينين همو أمانة علمي نيجو تسبيحاتيان لايا بعلم للايانا خواهي قورا خبر مانياتك مادەم ئینسان ئەم عیلمەی وەرنەگر واتە عیلمێک کە بەکاری بێنێت زانستێک کە حەقیقەتی بەندایەتی خۆی پێدەر بکەوێت و زانستێک کە ڕبوبیەت و ئولوهیەتی خۆی گەورەی پێ بزانێت بریتە لەو عیلمەی کە تۆ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. جن و ئینس بۆ دروست بوون کە خۆی گەورە بپەرستن واتە ئێمە بۆ پەرستن دروستی کردوین خۆی دروستی کردوین و وەزیفە و کارەکەیشی بۆ دیاری کردوین. لەبەرەوە خۆی گەورە فەرمێت زۆر نزمترن لە ئاژەڵ بۆ چونکە لە کاتێکا لە ئاەتی تری قورئانە ئەفەرمێت ئەلەم تەرە ئەن الله يسبح له من في السماوات والأرض والطير صافات كل قد علم صلاته وتسبيحه والله عليم بما يفعلون. هەر شتێک قد علم صلاته گیانداران طیر و توور باڵندە ئەو درەختە قەد عەلیمە سەڵاتەهو وتەسبیحه نوێژ و تەسبیحاتی خۆی زانێت ئەم عیلمەی لایە هەر کەسێ ئەم عیلمەی لا نەبێ واتە تەحقیقی ئەم عیلمە نەکا کە خوا بپەرستێت ئەوە غافڵە و دەرەجەیەشێتە خوار دەرەجەی دروستکراوەکانی تری کە خوای گەورە دروستی کردوون. لە ساڵی یەکەمی هیجریە بانگ تەشریع کرا و بەڵام نوێژ لە ئیسرا و میعراجا بوو کەواتە نوێژ پێشکەوە ئەی باشە چۆن بۆچی بانگیش لەگەڵ نوێژانە هات چونکە لە مەکەیان نەیانەتوانی بانگ بڵێن و کافرەکان ڕێی موسڵمانەکانیان نەئەداکەوە بانگ بڵێن. ئەزانم بانگدان شیعارێکی زۆر زۆر گەورە و جوان و مبارەک و پڕ لە بەرهەمە بەڕاستی با خۆمان فێری بانگدان بکەین. تۆ کاتێش مەرج نییە ینی ئەو شێواز و ئەو ئاوازانی کە بۆ بانگ واریدە لە مزگەوتەکانە بەڵام تۆ هەر بانگ بزانی بۆەوەی کاتی وا هەیە لە دەشتێکای لە شوێنەکەی بە تەنیا خۆتی لەبەرەوە ئەکرێ بەبێ ئاوازیش بەبێ دەنگێکی خۆشیش بەڵام کەلیماتەکان بە سافی و بە چاکی و بە جوانی ئەدا بکەیت چەند خۆشە لە ژیان تا کۆمەڵێ بانگە وتبێت تا لە ڕۆژی قیامەتە گردنی عیبادەتێک گردنی سەربەرزیت بەرز بێ لە ڕۆژی مەحشەرە کە ئینشاءالله ئەوە پلەپایەکی گەورەیە بۆ ئێمە. لەبەرەوە با ئێمە چاکسازی لە مزگەوتەکانمانە لە شێوازی بانگدان و لە شێوازی ئیمامەت و لە پاک و تەمیزی مزگەوتەکانمان چەند پێویستی بەوەیە بەڕاستی زۆر زۆر پاک و تەمیز و جوان بن. ئێستا کۆمەڵێ مزگەوتی تازاکرێتەوە لە کوردستانە یا لە عالەمی ئیسلامی سەیرێکی یعنی هەر حەزەکەی بچیتە ناو مزگەوتانە هەندێ مزگەوتمان هەیە بەڕاستی زۆر پەرپوتە زۆر یعنی وێرانە زۆر ناپوختە زۆر یعنی پیس و پۆخڵە لەبەرەوە چەند زەڕورە ئێمە بەم بەرنامانە
یعنی هاندەرێ بێ بۆ ئەوەی کە ئێمە جارێکتر بەڕاستی مزگەوتەکان وا لێ بکەین هەموو کەسی حەز بکە بچێتە ناو مزگەوت و مەلائیکەکان حەز بە بۆنی خۆشەکەن حەز بە جوانیەکەن حەز بە ڕەونەقی باشەکەن حەز بە ئەناقەت و ڕێکوپێشیەکەن لەبەرەوە کاتێک کە بانگ لە مزگەوتێکەوە ئەدرێ ئازیزانم تۆ لە هیچ وڵاتێکا خۆت بە غەریب نازانی کە گوێت لە بانگە بێت چکە هەرەو بانگەیەکە لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک گوێت لێ بووە وەختێک لە زیندانای دڵتەکرێتەوە بەوەی کە گوێت لە بانگە لە پەنجەرەی زیندانەکە و گوێت لە بانگە چونکە ئەمە هەرەو بانگەیە کە خۆم لە ماڵەوە بووم لە بازار لە دوکانەکەم بووم کەواتە تۆ دڵنەوەیە کە بانگ خۆی دڵنەوەیە بۆ کەسێکی زیندانی کە لە سیژنایە بۆ نەخۆشێک کە چەند ساڵە لە جێگەیە کەوتووە چەند ساڵ هاتوچۆی مزگەوتم کرد چەند خۆشە ئینسان کە نەخۆش کەوت ئاوا بیر بکاتەوە چەند ساڵ من هاتوچۆی مزگەوتم کرد و گوێم لەم بانگە بوو و ئێستا لە جێگا کەوتو من ناتوانم خۆیان ئینشاء الله هەموو نوێژێک هەموو هەناسەیە کە تۆ بە خەفەتەوە هەڵیە مژی بۆ ئەوەی کەوا ناتوانی بچی بۆ مزگەوت و کوجاران خۆی گەورە ڕەنگە لە هەموو نوێژێکە سەدان و هەزاران نوێژە بۆ بنووسێک کە تۆ لە جێگەیە کەوتویت چونکە ئازیزانم ئەوانەی کە نەخۆشن لە جێگەیە کەوتون لە ناو عیبادەتی بەردەوامان یعنی تۆ کە نوێژەکەیت عیبادەتی کاتیە کاتێکی دیاریکراوی هەیە بەس نەخۆش لە جێگا لە عیبادەتی بەردەوامایە دڵی خۆش بەوە ئەگەر 10 ساڵ لە جێگا کەوتی ئەگەر ساڵە کەوتی ئەگەر 6 مانگ کەوتی ئەگەر بم کۆرۆنایە مانگە کەوتی لە جێگا دڵی خۆش بێ یەک مانگ تۆ عیبادەتی کردووە لە شوێنێکی پەناهەندەیە دانیشتی و خەریکی عیبادەتی خوای وەختێ تۆ سەبرەکەی لەسەر نەخۆشی لەسەر ئازار لەسەر خەم و خەفەت لەسەر زوڵمێکە لێت دەکرێتتر زوڵمەکە وڵاتێک بیکە دەوڵەتێک بیکە دەسەڵاتێک بیکە یا مێردی بیکە یا ژنێ بیکە یا خود مناڵێکە بیکە لێت بەڕاستی لە عیبادەتی بەردەوامای ئەوەی ڕاستی بێ ئەمە دووەم هەفتەیە لەم دەوری بانگەیە ئێمامانەوێ وەکو چۆن ئیجازەی قیرائی قورئان بەدەستێنین ئەمانە لە ڕێی زانستیەکەوە قیرائی بڵێ ئیجازەی بانگدانیشمان بەدەست بێن ئینشاءڵڵا و کاک دکتۆر کۆچەر عەزیەتی کێشاوە هەستاوە بەم دەورەیە ئەمە دووەم هەفتەمانە باسی شێوازی بانگەکان ئەکرێ چۆنێتی بانگەکان و چۆنێتی قامەتەکان ئێمە هەتا ئێساگە بیستمانە یەک بانگەکە درێ ئەوش بانگی بیلالیە بەڵام لەم دەورەیەوەی کە فێری بووین کە دوو نوعی بانگ تریش هەیە بانگی حەنەفیەکانی و بانگی مالیکەکانیش هەیە سپاس و ستایشی خواکەن ئینشاءڵڵا ئەمە دووەم دەورەیە وا بەرەو پێشەڕۆ ئینشاءڵڵا بەشکم ئینشاءڵڵا ئیجازەی بانگدانەکەش بەدەست بێنین و بتوانین لە مزگەوتێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیە بتوانین دەنگی ئەڵڵاهو ئەکبەر بەرزکەینەوە ئێمە هاتوین بۆ فێربوونی بانگی پیرۆز ئەو بانگی کە پێغەمبەری مەزنمان فەرزی کردو بەسەرمان لە ڕۆژێکە 5 جار ئەم بانگە ئەفەرموین ڕۆحیەتی ئەم بانگە زاخەوێکی مێشکە بۆ هەموو مرۆڤ ئەگەر لە دقیقەیەکە لە هەموو دنیا بانگ بفەرمێ ئەو بانگە لە 24 سەعاتە نابڕێت خولێکی بەڕاستی پێگەشتووە خولێکی چاکە کە لەلایەن بەڕێز دکتۆر کۆچەرەوە ئەیڵێتەوە زۆر کەڵکمان لێوەرگتۆ فێری بانگ بووین الحەمدولله تا ئێستاش چەند بانگێکمان فەرمووە لە مزگەوتەکانە فەرمودەمان هەیە کە پێغەمبەری خوا خۆی سڵاو سەلەم بانگی بەگوێی حەسەنی کوڕی عەلییا دابێ کە فەرمودە تقریبا دەرەجەکەی باشە فەرمودەشمان هەیە کە پێغەمبەری خوا سڵاو سەلەم ئیبراهیمی کوڕی ناوناوە باسی بانگ نییە هەر لە ئیبراهیم کوڕێکمان بوو ئەمشەو ناومنا ئیبراهیم باسی بانگ ناکە لەبەرەوە عولەمایانە فەرمو هەردوو شێوەکەی دروستە بەڵام عولەما زۆرتر وا هاتوون بانگدانەکە هەبێ بانگدانەکە هەبێ بەگوێیە ئەلەن ئەم بانگدانە چەند شتێکی تایە یعنی کۆڵە چەند حیکمەت و فەلسەفەیەکی هەیە یەکەم ئەم مناڵەیە کە موشە ئەچێ بەگوێیە وشەی شەهادەت و شایەتومانە ئەم بانگ و شیعارە پیرۆزە ئەبیسێ یەکەم شتەی بیسێ ئەمە زۆر گرنگە کە ئەو یەکەم جاری گوێی بە دەنگ و سەوتە بێ لەسەر تەوحید و یەکتاپەرستی و شایەتومان گوێی ئەکرێتەوە دوو بۆ ئەوەی کەواوەکو ئەم کەسە کە هێتە ژیان و ئیشی هەرەوەیە داخوازیەکانی شایەتومان جێبەجێکە تەوحید ینی پەیامی تەوحید پیادەکە لەسەر پەیامی تەوحید ژیانی بەڕێکەرێ گوێڕایەڵی خوا بێ فەرمانەکانی خوا بێ پێغەمبەری خوا بێ کە شایەتومان هەردووکیانی تایە سێ بۆ ئەوەیە کەواوەکو
ئەم مناڵە ئینسان خوا هەر لەسەر فیترە دروستیکە فیترە ینی باوەڕی بەخوا هەیە ئەم فیترەتە کە لە ذاتی خۆیان هەیە لە دەری خۆیشیەوە پێی بوترێ بدرێ بە گوێیە بۆی نییە جوانتر دووپات بێتەوە هەروەکو کاتێ کە دنیا بەجێڵێ لە سەر مەرگا هەمتر شایەتمان ئەخرێتە سەر زمانی جازانەیە شتێ جوانە فەرمێ کەیەتە دنیا شایەتمان ئەدرێ بە گوێیە کە لە خەریکە لە دنیا دەرەچێت شایەتمان ئەدرێ بە گوێیە لە نێوان ئەو دوو مەرحلەیەشە هەر خەریکی جێبەجێکردنی داخوازیەکانی شایەتمان کە دەشنە سەیران دەشنە وەرزش بۆ باڵاترین شاخ و کێوی کوردستان دەشنە گیانی یای بەهارە دەشنە چەپکردنی نێرگز و پونگە و کنگر کە دەشنە کێو و ماڵکردنی پاراستنی خاکی نیشتیمان بانگی ئەمانەت و محەبەت و ڕێیتقەی هەزاران هەزار ساڵی میعراجتان بیر نەچێت کە دەشنە هەچ وڵاتێکی غەریبە بگەڕێن بۆ قامەت و نوێژ و بانگی مزگەوتێکی نزیک هەتا هەستی غەریبی فڕێ بدەن و بانگی هاو ئاوازی نیشتیمان ببیستن و نوێ ببنەوە کە دەشنە ژیانی نوێی هاو سەرگیری سەرەتای کامڵ بوونی کچ و کوڕێک بیرتان نەچێ شەوی یەکەم نیەتی بانگ و قامەتی مناڵێکی تازە هاتووتان پەیوەستە بە بیربوونی سنەتی ڕەسوول الله لەو شەوەدا صلی الله عليه وسلم کە دەشنە ناو گۆڕەکانتان یەکەم پرسیار دێتە ڕێتان وەڵامی بانگی مزگەوتەکانتان دایەوە و گەورەترین ئەرک و عیبادەتتان بەجێگەیاند حي على الصلاة حي على الصلاة